ئاشنا و بە دارە پێش هەموو شتێک کە دەیکەی ئەو ترێ دایدنی ترێکەکە کەنە گونەکەەوە بڵێن هەنێ خۆڵی بیۆگەن خۆڵەکی تایبەتە پێشەوەی بیکەنە گونەکە جوان جوانەی پشکنین دۆشاو ئەرکێکی زۆری هەیە ینی کاتوێ دۆشاوی ترێ هەچی میوەخوا خەڵکێکی بێگەن ئێمە هەیە بەڵام لەبەوەی کە دوورە شارەوە زادەی نییە لەبەوەی هیچ ئیسفادەیەکی بەم شێوەیەش هەموو ساڵێک پرۆسەی دۆشاوکردنی ترێ دووبارە دەکرێتەوە. کار و فرمانی گوننشینەکانی کوردستان هەر لەگەڵ هەڵاتنی ڕۆژ لە دەمکەلی چیاکانەوە دەست پێ دەکات. هەندێک لە جوتیار و گوننشینەکان بۆ کاروباری نوێ ڕوو دەکەنە ڕەز و باخ و هەندێکی تریشیان بۆ خزمەتکردنی خێزان و کۆکردنەوەی بەری غەنج و ماندووبوونی ڕۆژانی ڕابردوویان دەستنەکار و بە درێژای ڕۆژ بە دوای جێبەجێکردنی ئەو بەرنامانەوە دەچێن کە خۆیانیان بۆ سازداوە. ناوچەی ئالانی شارباژێر کە بەنۆدەی ئالان لە کوردستانی باشوور ناسراوە هاوسنوورە لەگەڵ گوندەکانی ئالانی ڕۆژهەڵاتی کوردستان و دەوڵەمەندە بە باخی ڕەز و گوێز و میوەی جۆرا و جۆری وەک قۆخ و هەنار و هەرمێ و بەهێ و چەندانی تر لێبڕاوانە و دڵسۆزانە جوتیار و وەرزێری ئەو گوندانە لە هەوڵی تەواودان بۆ کۆکردنەوەی ئەو نێعمەتە پاک و جوانەی نێوشاخ و دەشتەکانی کوردستان بۆ ئەماش چەندین ڕێگای جۆرا و جۆریان گرتوۆتە بەر تا لە وەرزی میوەبڕاندا بتوانن بێ خۆراک نەبن و بەکاری بهێن و لە شەوچەرە و بەرچایی بەیانیان و سفرە و خوانی پێبڕازێننەوە. نمونەی ئەو کارانەش دۆشاوکردنی ترێیە کە ساڵانە سەدان تەنترێ لە باخ و ڕەزی ئەو سنوورەوە دەچێتە شارەکان. بەشێکی تریش لەو ترەیە دەکرێتە مێوژ و دۆشاو کە هەڵبەتە ئەو کارانەش لە پێناوی هەمەچەشنەکردنی بەرهەمەکانی ترەیە وەک ڕێگریکردنێکی ژوایە لە بافێڕۆدانی بەرهەمی نێوباخ و ڕەزەکان و دۆشاویش کۆمەڵێک هەنگاوە کە جوتیاران و لادێنشینەکان باش لێ ڕاهاتوون و لە دێر زەمانەوە لە سەردەستی با و باپیرانیان فێرکراون. ڕێگاکانی دروستکردنیشی هەر هەمان ئەو ڕێگا سادە و چاکارەیە کە پێشینانیان بەکاریان هێناوە. دۆشاوکردنی ترێ مەنجەڵی گەورە و دوێڵی تایبەت باگوشینی ترێ و قاپ و دەفری تایبەتی پێویستە کە لە دەوری ترێ ڕژاوەکە خۆ دەکرێتەوە کە چەند ڕۆژێک پێش گوشینی لێکراوەتەوە. ئەگەر ڕوونتر بڵێین ڕاستە ئەو جۆرە کارانە هیلاک و ماندووکەرن بۆ خاوەن باخەکان بەڵام لە هەمان کاتیشدا شادی و دڵخۆشیکەرن بەوەی ئەو ساڵش بەرهەمەکانیان بۆ کۆ دەکرێتەوە و بەرهەمەکانیان بە فێڕۆ ناڕات.
ئەم ترێ پێشتر یەک دوو ڕۆژە کردومانەوە دامان ناوە بۆی تۆسێک ئایب کەوتی ئایب کێتێ و بەیانی بیکەین بە گوشین بۆ گوشینە خۆشترە ئەمە ئەوڕۆ دەکەین بە حاضر بە بەیانی ئینشاءڵڵا دارەکان چوونە سەر و هاتنە خوارەوەیان زۆر ئازێتی هەیە بۆوانەیە پێڵێن کوڕەدار ترێ لێکردنەوەی لە کوڕەدار ناخۆشە بەزەوە میوانەیەگە لە ئەرزان زۆر لێکردنەوەی شکنیان خۆشە بس كابلا شيء هم بيشتغل لە دوای ئامادەسازیەکانی سەرخستنی دۆشاوکردن هەنگاوی گوشین دەست پێ دەکات ئەم کارەوا دەخوازێ کەسێکی بەتوانا و بەخۆوە دەست بکات بە گوشینی ترێکە زیاد لە جارێک پرۆسەی تێکردنی ترێ گوشین لە دوێڵی تایبەت بەڕێوە دەچێ و بۆ هەر جارێکیش دوو مژگەڵ کە وەک هەوێن بەکاردەهێنرێت دەکرێتە نێو ئەو بنیەی کاترێکی پێدەگوشتێت جۆری گڵەکە جۆرێکی تایبەتەوە لە هەندێک ناوچەی نزیک لە گوندەکان ئەم جۆرە گڵا هەیە و وەستایانی دۆشاو بە مەبەستی کۆبنەچین و مانەوەی زیاتری دۆشاوەکە ئەو گڵا بەکاردەهێنن. بسم الله الرحمن الرحیم ئەوانە شۆرین بۆ گوشینی ترێکە بۆی پیس نەبێت ئەم جوانە بەکاردێنین بۆ گوشینەکە و بەڵامێ پاپا پێشەشی بیشۆین بۆ یە و ترێ گوشینێکی دۆشا پیس نەبێت. کا گونەکە بامەژێر بام بکەین لێرەوەرە گونەکە باس تێکە تێکەی ماما وەرێرە پێشەوەی بکەنە گونەکە جوان جوانەی پشکنین سانی شتێکی پێوە نییە بڵین جیایەک پیسیەک شتێک و اینجایکەنە گونەکەەوە بس أما ها بينا أول جاء قوي بينا أنا جاء لا مو بدون فوتي كذا دايني أنا أقول لك جاوا في كلمة هذينا وأنا تشوف جاوا كذا بس والله ما كان حيل هذا كان هذا كله حيل بس كبيرين حيل لا مو سريع يا الله لا والله ترێکاری باشیەیە
زۆر چاگەی و هەندێک ئامادە بێنن ئەو بۆی ئەوەی تری هەموو ئاوەکەی بێت دانێ دەست دەست خۆش بێ دەست خۆش ئەمە پاش ماوەکەیەتی ئەوەی ماوەتەوانە منی ماوەتەوەیش ئەنجا بۆ فرەدان ئاویتیان نەماوە دەست خۆش بە مقداری خۆی ڕەنگە گڵت کاکحاجی جیاواز نییە لە گڵی تر ئەمە ئەو گڵە جیاواز لە گڵی تر بابا جیاواز گەڵی دۆشا ئەوە جیاوازە لەگەڵ گەڵیکە بێنە بەنسبەتی دۆشا و تەبی یەکەم جارێک کردنی تریەکەی زیاتر تریانەیەکە بە قوڕەدارەوەیە بەڕاستیەوە تریانە لێکردنەوە و داگرتنیان قورسە مەسەڵەن دارەکان بە جۆرێکن یان جار وایە ئینسانەکان لێکەوە نەخوارەوە شوێنێکیان ئەشکێن مەسەڵەن یان بریندارە بن یان زۆر شوێنی هەیە دارەکە باریک بۆتوانین ناتوانین بکەین ئێمە ئەو وڵاتانی ترە دەستگارەمان نییە مەسەڵەن بتوانین لە ئەرزانە مەسەڵەن بە شوکڵێکی وەکو سڵینگ بێت بچینە سەرەوانە بە ئاسانی بکەینەوە ئێمە گەچینە سەرەوە زیاترگە لەکردنەوەی تریەکەیە زۆری میوەکە ئەشکێنین وە شوێنەکان بەرزن بە ناخۆشی داگیرێت لە دوای ئەوەش ئەو میێوانێکە لە ئەرزان تا حدێک باشترە هیچان سوکترە دوایەوە هێنانەوەی بۆ سەر شوێنی گوشینی تریەکە بۆ سەر شوێنی گوشینەکە مەسەڵەن نابێ بە باوەش بە کۆڵ بێ سەر شان بێنی بەدەست بێنی بە دوو نەفەردانی لێکانە و یەک دوو ڕۆژ ترێدا بنیت تا تۆزێک مەسەڵەن ئەو بە تازەی نەمێنە کۆم بێت و مەسەڵەن شوکڵێک گۆرەگە ئاو زیاد بکات زیاتر جا گوشینەکەی زۆر سەختە بەڕاستی گوشینەکەی بە خەڵکێکی بە تەمەنیان خەڵکێکی مناڵ ناکرێت بە خەڵکێکی تۆزە بێتەوە قوتی هەبێت و تۆزە توانایە بچکە گوشینەکە بەڕاستی کاتی زۆرە بێت و بە بەردەوامی گوشینەکەی گوشینێ بێت یان تقریبەن هەموو گونیەک نزیکەی 20 دقیقە گوشینێ بێت والله دۆشا و بە جارە پێش هەموو شتێک کە دەیکەی ئەو ترێی دایدنی 3 ڕۆژ 4 ڕۆژ دایدنی ئەمە ئای بکەویتێ و ئەمجا بیگوشی کە گوشیت بێنی خۆڵاوەکەی بدڕێنی قوڕاوەکەی بدڕێنی و لە تەنکیکەی دووبارە هەمیشتا بانی دەیپارێ و سەر مەزەلی کێ دەکەی و دەیپارێ وانێدا بە خاتیەوە دۆشاوەکەی جوان دەرچیت لە بازارێک شەکر بۆ بکات کاتی خۆی کە دۆشاب کراوە بڵێن ساکردنەوەکەی بڵێن خەڵک گەڕاوەی کڕی ئەو کاتەی وەک ئێستا نەبوو خەڵکی کڕی و ئێبر بۆ شارەکە ئاوا بۆ دۆشاب هەر وەک دەستوراتی ئێستا کراوە نا دۆشا هەر دەستوری خۆی ترێنانەوە دەستوری خۆی بێ و گوێزوێتی هەموو میواتێکی هەیە هەچی میوەخوا خەڵکێکی بێ لەم دێمە هەیە بەڵام بەوەی کە دوورە شارەوە زیادەی نییە لەبەرەوەی کە هیچ ئیسفادەیەکی نییە
بەشکرێکی نا وێزی هەیە هەلمێ هەیە هەناری هەیە قۆقی هەیە هەڵوژەی هەیە هیچ چیمی هەر خوا خەڵکێکی بهەیە وەڵی تە ساوی کیلۆی نازانم ماڵی وا هەیە 20 کیلۆ ماڵی وا 30 کیلۆ ماڵی وا 40 کیلۆ ماڵی وا 100 کیلۆ یاریکە بیکە ئەو ڕزانە بکرێن لەوانەیە ماڵی وایە 500 کیلۆ 1000 کیلۆشی هەبێ بەڵام لەبەرەوەی کە دوورە بە عەمەل ناکە کابرا نیوەی بێ و خەسار دەبێ و نیوەشی با بۆ شار نیوەی دابادێ خوا لێرەدا کارەکە بە کۆتایی نایەت بەڵکو تەواوی ئاوی ترێگوشراوەکە لە پاش پاڵاوتن و خاوێنکردنەوەی دەکرێتە مەنجەڵی گەورە و دەخرێتە سەر ئاگرێکی خۆش تا ئەو پیسی و میکرۆبانەی کە لە کاتی گوشین و دانانی ترێکەدا پەیدا بوون لە ناو بچێ و ئەم کارەش یەکێکە لە کارە سەرەکیەکانی دۆشاوکردن و نەبێت تەنها یەک جار کوڵاندن ترێگوشراوەکە بکاتە دۆشاو بەڵکو بۆ جارێکی تریژ وەستای دۆشاوەکە ئەو پاڵەوتەیی ئاوی ترێی کا دەستی کەوتووە دەکاتە نێو کەرەستەی تایبەت و بۆ ماوەی یەک شەو دادەنرێت بەبێ ئەوەی بجوڵڕێنرێت تا لە ڕۆژی دووەم بە تەواوەتی دەست بکرێ با کوڵاندنی دۆشاوەکە. حەزی بۆ دۆشاوکردن چەند سەعاتێ ئایا بە سەعاتە یان بە ڕۆژ و دوو ڕۆژە؟ وەڵا بە دوو ڕۆژان جاتەوە دەبێ ئەی ئاگر و چیلکە و چاڵ هەیە ئەوەندەی بیدرێنی کە لەگەڵ کوسەر ئاگەینا بە ڕۆژێکی دەکوڵێ بە ڕۆژێکی دەکوڵێ و ئەم جایدا دەگریە تا کوسا دەبێتەوە کەزار بۆ لە دەبانیەکەی و دەبێت بۆ ماڵێ لە ماڵێکە فەزێکی پارەی کرد دەیفرۆشی پارچینەکەوا ماوەتەوە دۆشاوی ئەسڵ و عادی هەیە هەیەی ئەوەی کەوا دۆشاوی سپی پاری تاتر دەکا دۆشاوی سپی کەتری سپیە وەکو تێرەز نییە بەڵام سەرەوە تا تاڵ نەبێ و خۆش بێ کە خۆش بێ هەر نانەبێ ناخۆش بێ کە ناخۆش بێ نانەبێ ئەو دۆشاوە ئێستا ئەو مەنجاڵی لەسەر ئاگرێت چەند دەبە چەند کیلۆ دۆشاوێکەوێتێ وەڵڵاهی دۆشاوەکە دەیزانێ دۆشاوەکە گە زۆر بێ دوو تەنەکە بێ 24 کیلۆ دەکەوێتێ 22 کیلۆ دەکەوێتێ ئەگەر ترێکە زۆر بێت ئەگەر ترێکە زۆر بێ ئەگەر کەمیش بێت تەنەکێکەوێت تەنەکە 16 کیلۆ دەرەسیت 16 کیلۆ دەرەسێ تەنەکە دۆشاو 16 کیلۆ دەرەسێ ئەوەی جەگە خەز بێت ئەوە دەرەسێگە ڕوو بێت زیاتر دەرەسێت باشە ئەم چیلکە و چاڵێکی ئێوە بەکارێنن بۆ کوڵاندنی دۆشاو چۆن دەستانەکەوێ ئەگەر ئەم چیلکە و چاڵە نەبێ ئەگەر نەوت و غاز بێ لەکوێ دەزەکەوێت وەڵڵا گە نەوت و غاز بێ وەڵا هەرمون ناتەوە نابێ بەڵام ئەوەی هەیە چاکە لە ناو خۆیدا هەیەی دەیبرین و وشکیەکەین و باگەکەوی دەبێت تەبی ئەمە گەوت دۆشاوە کاتێکینە ترێکەکەینە گونیەکەەوە بڵێن هەنێ خۆڵی پیاگەین خۆڵە خۆڵێکی تایبەتە لە شوێنێکی تایبەتەوە یەت خاص بۆ دۆشاوی بۆ دۆشاوە مەسەلەن نەمەوێت خراپ نەبێت دۆشە مادەیەکە بەڵام ئمە کاتێککە نێوانەیە دوایی هێنین ئەکرێت ئەیگوشین و گاتە دەبەکەوە هێنین ئەی کوڵێنین ئاگرێکی بۆکە نێوانە و جوان چۆنی کوڵێنین ئەو کە لە کاتی کوڵانەکە قوڵپیدا و جوان کوڵا ئەو خۆڵشتە تۆزێتە سەروانەیە هێنین بە کەوچکێک جوان ڕادەین و ئەوە لە سەر و پیسەیە سەلا دەبین پاشانیش پاشیەوە ئەماکەین تەنچەکەوانەیە
ئەیکەین تەنچێکەوانەیە مدیر ڕۆژێک دایانین لەو مدیر ڕۆژە ئەو قوڕا و شتێکە ئەو قوڕاگە کرمانە ناو گونیەکەەوە ئەوەی مایەوانێ وردە دەنیشێتە خوارەوانەیە کاتێک نیشتە بنەکەی ئێمەش لەسەروانێ هەمیسانەیەکەینەوانێ منجەڵەکە کوڵانمان پێی ئەیکەینەوە منجەڵەکە و جارێک شتێک کوڵێنینەوانەیە ئەم جارێکە کوڵانمانەوانێ هیچ پیسیەگۆ هیچ شتێکی پێوە نامێنێ و دۆشاوێکی زۆر جوان دەرەچێت اینجا دوایەکەینەوە تەنچەکە دایانین و ڕۆژ دواتر توانین بیکەینە دابە و بینێرینە بازار جوتیاری ئێمە بەڕاستی لەبەرەوەی ئێمە مناتیقەکانمان جار بە نسبەتی مناتیقی شار باشەری سەختەوە منتیقەیەکی شاخاویە و زۆر بە عەزیەت و ئاسارەوانێ مەسەلەن ئەو ترێ و مەسەلەن ئەو بەرەو بوومە ئەسنەوانێ و کاتیش ئەیبەنە ناو بازار ئەو پارەیە ناکەی استفادەی لێ بکەن یان هیچ جوتیارێکی ئێمە ساڵانە ناتوانێت ملیۆنێک دینار پاشەکەوتکە لە ئیشەکەیدا بەڕاستیگە لەم حاڵەتە بڵێن خەڵکەکە وردە بێتاقەت دەبێت لە کارەکەی خۆی وردە بێتاقەت دەبێت لە کارەکەی خۆی و ئەگەر بێت و حکومەتێ هاوکارێکیان نەکات و یارمەتێکیان داسەنکاریان بۆ نەکات یانی شتەکە بەرەو قورستر و ناخۆشتر دەچێت بەڵام داواکارین لە حکومەت لەم حاڵەتانەدا هاوکاری و براجوتیارانە بکاگە هاوینان مەسەلەن عەزیەت و ئەرکێکی زۆرە شێشن بە بەروبوومەکانیانەوانێ و بۆی ئەوانش دڵیان پێ خۆش بێ و واز لە کارەکان نێن و ئەم سەوزای و ئەم میوەهاتی کوردەوارێمان لەدەست نەچێت. دەستێبەرە دانیشتوین خەریکی چای لە خۆی نەوانەیە بە خۆشیەم برادەرانە کەیفمان خۆشە لە خوای بەزار بە هاتوومە خوان لەگەڵ ئەو کاکە عومبەری ناوچەی شاباشێر کۆمەڵێک زۆر دێە وا هەڵکەوتە جوغرافی مەتیقی کە شوێنێکە بۆ زۆر ئەگونجێ لەوانە بڵێن بۆ ڕاست بۆ گوێست ناوچەکەی بڵێن ئەو ناوچەند کە فێنەکە جا بەڕاستی خەڵکی دیەکان خۆیان زۆران هەوڵداوە کە بڵێن دیەکان هێنکەن و ئاوادان و بەبێ ئەوەی کە جۆ بەنە حکومەت کە هاوکاریان بکە بەڕاستی ترێی باشی هەیە گوێزی هەیە بەگەر حکومەتی نامکە هاوکاری لە ڕووی ئیداریە و لە ڕووی مادیەوانی بەڕاستی توان زیاتر بڵێن پەرە بە شتە بوون منە دۆشا و ئەرکێکی زۆری هەیە ینی کاکرێ دۆشاوی ترێ هەم بە سەرەتا بە ڕزبەڕین و بە چێڵانی و بەلێکردنەوە و کوڵاندنی کۆمەڵێک ئەرکوبرکی هەیە ینی کە دەرەچێ لە بازار ئەو پارەی ناکات ینی حەقی نیوەی هیلاکمان دوونەکەی نییە بەڕاستی ئەنجا بوون منە گوێزەکەش هێروایە داهاتێکی باشی هەیە بەس ئەگەر حکومەت ینی هاوکاریان بکات بڵێن پارەبات سلفەبات بۆ دروستکردنی کارگە لە من ناوچەکەیا بێ بۆ دۆش تێک بکە بە شەربەت یان هەرمیمانەیە هەمی بکاتە قوتوی مەحلەباتەوە بڵێن بۆ دەرەی وڵات ئەنێ کۆمەڵە شتمان هەیە لە بەتایبەتی لە شانەخسیەوە ئەو نۆدەی ئالانە شتی باشمان هەیە شانەسی کۆمەڵە موچەی گەورەی لێ بۆتەوانێ ینی ئەتوان لە هاوکاری ئەوانشکە وەکو هەر دێک بە ناوی دێوانێ ینی ناوی خوانین کردو ئێستا بوون منەکیمان هەیە کاوڵامان هەیە لە سەرەوە نورەمان هەیە سەرچێمان کۆمەڵە شوێنمان هەیە بەڕاستی گەورەن شوێنەکان ئەنێ توانێت حکومەتی نام بکە هاوکاریان بکات شتی باشتر بەرهەم بێنن بەس خۆم تەقریبەن 2-3 ساڵات متوانێت بڵێن بۆ ئاودانکردنەوەی ئەو باخ و باخاتێک کە زوو هەمان بووە بەس تا ئێستا بڵێن ئینتاجم نەبوو بڵێن وەکو ئینتاج هەم بێت وەک شەخسی خۆم بەس پێشتر هاتمەوە بڵێن بۆ هاوکاریکردنی کەسە نزیکانی خۆم لە دوای ئەم هەنگاوە دۆشاوێکی پاک و بێگەرد لە سەردەستی جوتیار و گوونشینەکان دەخرێتە سەر سفرە و خوانی بەیانیان و بەم شێوەیەش هەموو ساڵێک پرۆسەی دۆشاوکردنی ترێ دووبارە دەکرێتەوە.
بزنس